بەغدا و شارەکانی ناوڕاست و خواروی عێراق بێکارەبایی بەرۆکی گرتوون و داد و بێدادیانە. بێکارەبایی لەلایەک و بەرزبوونەوەی پلەکانی گەرما هەندێک جار بۆ سەرووی پەنجا پلەی سیلیزی ژیانی خەڵکی سەخت کردووە. سەرباری ناڕەزایەتی و خۆپشاندان، بەڵام هێشتا حکومەت نەیتوانیوە ڕێگە چارەیەک بۆ باشکردنی ڕەوشی کارەبا بدۆزێتەوە. هو من هاي ال 18 سنة وصاعدا كل شيء ما شفنا من ورا بعد لەم هەژدە ساڵەدا و لە پاشڕوخانی ڕژەم هیچمان نەبینی. سەرباری نەبوونی خزمەتگوزاریەکانی تر تا ئێستا نەکارەبای نیشتیمانیمان هەیە نەئاو. جیاواز لە وڵاتانی تر ئەوان پێش دەکەون و ئێمە ساڵ بە دوای ساڵ دوا دەکەوین. بینیوتانە تا ئێستا کارەبای نیشتیمانی دوو ڕۆژ نەبێ؟ باشە سەرۆکوەزیران دەڵێ هەوڵە دەن کێشەی کارەبا چارەسەر بکەین. ئەی لە هەژدە ساڵی ڕابردوو چیتان کردووە؟ نووسە بوون؟ تەنیا لە کاتی هەڵبژاردن بەرپرسان دەبینین و بەڵێنی درۆمان پێ دەدەن. ئێمە هیچمان ناوێت لێیان. تەنیا خزمەتگوزاری دابین بکەن بۆ میلەت بەسە. داوایان لێ یەکەین کۆتایی بە گەندەڵیش بهێنن. تەقاندنەوەی تاوەرەکانی کارەبا و پچڕانی تەزووی کارەبای نیشتیمانی لە بەشێکی شارەکانی عێراق ژیان و گوزەرانی خەڵکی قورس کردووە. سەرۆکوەزیرانی عێراق چەند بەرپرسێکی دوور خستۆتەوە و لە ڕێگەی پێکهێنانی شانەی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی کارەبا دەیەوێت لەم وەرزەی هاوینەدا ڕەوشی کارەبا باش بکات. الأزمة اللي عندنا الحقيقية هي كهرباء وماء واثنيناتين مرتبطة. ئەم قەیرانی کە هەیە پەیوەستە بە کارەبا. کەمبوونەوەی ئاو گرفتی سەرەکی و گرفتی دووەمیش کارەبایە کە وەزارەتی کارەبا لی بەرپرسە. ئێمە لەگەڵ وەزارەتی کارەبا لە پەیوەندیدان بۆ ئەوەی بتوانین ئەم گرفتە چارەسەر بکەین و پشکی بەغدا لە وزەی کارەبا زیاد بکرێت. هەوڵی زۆریشمانداوە کۆمپانیای پەیوەندیدارەکان بێنین بۆ ئەوەی ڕێکەوتن بکەین بۆ دانانی سیستەمێکی جێگرەوە بۆ بەرەمهێنانی وزەی کارەبا لە ڕێی تشکی خۆر. ئێستا لە ناو دانوستانداین لەگەڵ ژمارە کۆمپانیا بۆ دابینکردنی زەوی بۆیان. لە دوای ساڵی 2023ەوە زیاتر لە 6 ملیار دۆلار لە کەرتی کارەبا خەرج کراوە، بەڵام هێشتا دانیشتوانی شارەکانی عێراق بەدەست بێکارەباییەوە دەناڵێنن. گەندەڵی سەرچاوەی سەرەکی دۆسیەکانی ئەم دۆخەیە بە جۆرێک 57 دۆسەی گەندەڵی لە لیژنەی نەوت و وزەی پەرلەمانی عێراقا. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.